شوێنە سەر سوڕهێنەرەکانی جیهان. لە جیهاندا کۆمەڵێ شوێنی سەر سوڕهێنەر و نامۆ هەن کە مایەی سەرنجی مرۆڤایەتین. هەندێک لەو شوێنانە دەستکردی مرۆڤن، کۆمەڵێکیشیان شوێنی سروشتین و جێ پەنجەی مرۆڤیان لەسەر نییە. ئەمانە شوێن گەلێکی سروشتی سەر سوڕهێنەرن کە جێگەی تێڕامانی ئادەمیزادن. دەریاچەی تابلۆ. ئەم دەریاچەیە دەکەوێتە وڵاتی کەنەدا. هاوینان زۆرینەی ئاوەکە دەبێتە هەڵمێکی زۆر جوان. ڕەنگی ئاوی دەریاچەکە دەگۆڕێت بە شێوەی بازنەی سەوز و شین و زەر. لە دوورەوە لە تابلۆیەکی نەخشێنراو دەچێت، هەر بۆیە ناوی لێنراوە دەریاچەی تابلۆ. ڕێڕەوی کەناراوی جاینت. ئەم شوێنە سەر سوڕهێنەرە لە ئێرلەندای باکوورە. خاوەنی 40,000 بەردی بورکانی کۆن و نوێیە. هەندێک لەو بەرداگرینانە درێژیان 12 مەتر دەبێت. ئەم ڕێڕەوە جوان و سەرنجڕاکێشە کۆمەڵی ئەفسانەی جۆراوجۆری لەسرە کە ئەوانیش هێندەی دیمەنەکان مای تێڕامانن. جوانی ئەم جێگەیە سەرنجی خەڵکی وڵاتانی دیکەیشی بۆ لای خۆی ڕاکێشاوە. پامۆک کالە. ئەم شوێنە دەکەوێتە پارێزگای دەنزیلی لە تورکیا. لەبەرەوەی زۆر سپیە بەقەڵای پەموش ناسراوە. خاوەنی کۆمەڵێکی زۆر لە مادەی کیمیایی بەبەرد بووە. گەشتیارانی زۆر لە وڵاتانەوە سەردانی دەکەن. دەریاچەی هیلێر. دەریاچەیەکی سوورە و دەکەوێتە ویلایەتی ئوسترالیای ڕۆژئاوا لە ئوسترالیا. بەهۆی بوونی ڕێژێکی زۆری خوێ لە دەریاچەکەدا و کاریگەری ئەو سوێریە ڕەنگی ئاوەکەی سوور هەڵگەڕاوە. تەنانەت لە کاتی گواستنەوەشیدا ڕەنگی ئاوەکەی ناگۆڕێت. باداب سوورت. سەرچاوەیەکی ئاوی جوانە لە شاری ساری لە باکووری ئێران. ئەم سەرچاوەیە یەکجار دڵگیر و سەرنجڕاکێشە. سەرچاوەکە دوو جۆر تامی هەیە، دانەیەکیان سوێر و ئەوی دیکەش ترشە. ئەوەش وای کردووە ڕەنگی ئاوەکە سوور و پرتەقاڵی بێت و دیمەنێکی جوان و دڵڕفێن بە ناوچەکە ببەخشێت. چیای تیانزی. کێوێکی سەوز و سەرنجڕاکێش و زۆر جوانە لە وڵاتی چین. بەرزی ئەم چیایە لەسەر ئاستی دەریا 1263 مەترە. ناوچەیەکی سەوزە و خاوەنی تافگەی بەرز و دڵڕفێنە. ئەم چیایە بە ناوی جوتیارێکەوە ناونراوە کە سەرپەرشتی ڕاپەڕینێکی نەژاد پەرستی کرد و خۆی ناو لێنا شیانگ وانگ تیانزی، واتە کوڕی بەهەشت. هێڵەکانی نازکا. کۆمەڵێ هێڵکاریە لە بیابانی نازکا لە وڵاتی پیرۆ. ئەم کۆمەڵە هێڵکاریە بەهۆی ئۆکسیدی ئاسنەوە لەسەر بەردەکانی بیابانی نازکا نەخشی گرتووە. هەندێکیش بە شوێن دەستی مرۆڤایەتی دادەنێن. گەورەترینی ئەو نەخشێنراوانە 200 مەتر درێژە. ڕێکخراوی یونسکۆ لە ساڵی 1994 وەک شوێنەوارێکی میراتێکی جیهانی تۆماری کرد. سێگۆشەی بەرمۆدا. یەکێکە لە نهێنیەکانی سروشت لە کۆنەوە تا ئێستا. ئەم جێگەیە بووەتە گۆڕستانی سەدان کەشتی و فڕۆکە کە ڕای کێشاونەتە ناو خۆی و بێسەر و شوێنی کردوون. ئەم شوێنە پڕنهێنیە دەکەوێتە ڕۆژاوای زەریای ئەتڵەس و بە جۆرێک ترسناک و پڕڕازە خەڵکی نەوێرن نزیکی بکەونەوە. سەدان فڕۆکە و کەشتی بەسەر نشینەکانیانەوە تێیدا شوێن بزر بوون کە هەندێک لەو کەشتیانە 300 کەسی تێدا بووە.